لەگەڵ دەست بەکاربوونی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، پەرلەمانتارانی کورد دەڵێن چاودێری جێبەجێکردنی یاساکانی خولی ڕابردوو کار بۆ دەرچوونی کۆمەڵێک پرۆژە یاسای تایبەت بە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان دەکەن. یاسا خولی شەشەم دیارە ئەیانەوێ هەیبەت بۆ پەرلەمان بژێڕنەوە بە حکمی ئەوەی هەیئەی ڕیاسە هەرسێکیان تازن بە قەناعەتی خۆیان نەبێ هەیبەت بۆ پەرلەمان بژێڕنەوە و کۆمەڵێک قەوانین هەیە ئیشکالاتی تیابێ دەستکاری بکرێەوە دووبارە تەشریع بکرێتەوە بۆیە هەم لە ڕووی دەوامەوە هەم لە ڕووی حزوری پەرلەمان کە هەیبەتی بۆ بگێڕێتەوە ئەوە لە گرنگترین کارەکانی خولی شەشەمە لە ئێستادا. بابەتی بوجە وەک باسم کرد کە ئەو بوجەی 3 ساڵی كلا قانون إداري مالية هاتوا الموازنة تكون ثلاثية يعني لثلاث سنوات متتالية، السنة الأولى وجوبية والسنتين الأخيرتين قابلة للتعديل، أو بيبقرنوا بمبدئي سنوية الموازنة كلنا ودستورها هاتوا بويا مسألة موازنة أبي حسم كل صالان موازنة دابنده. ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق جەخت لە سەر گرنگی دەرچوونی یاسای نەوت و غاز و چەسپاندنی ماف و شایستەدارەکانی هەرێمی کوردستان دەکەنەوە بۆ بەدەستێنانی ئەو ئامانجەش یەکڕیزی فراکسیۆنە کوردستانیەکان بە گرنگ دەزانن. بۆیە ئێمە لە دەستپێکی ئەمڕۆیە ئەمە دەستمان بۆەوە کرد کەوا فراکسیۆنەکان پێویستە ئێمە کۆبنەوەیەکی فراکسیۆنە کوردیەکان بکەین بۆ ئەوەی ڕێکەوین لەسەر ئەو یاسایانی کە دێتە پەرلەمانەوە لە بەرژەوەندی کوردە تێپەڕێنین. بەتایبەتی ئێمە لەم خولەیە 2 پرۆژە یاسای زۆر گرنگ هەیە پێویستە کاری لەسەر بکەین. ئەویش تەشریعکردنی یاسای نەوت و غاز بۆ ئەوی لە مەوزوعی کێشەی نەوت و غاز و ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغداد کۆتایی پێبێت و هەروەها تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجەیە لە بەڕێمە لە خولی پێشووی پەرلەمانە بودجەیەکی 3 ساڵی تێپەڕێنرا. ساڵی 4میش حکوومەت هەر لەسەر ئەو بودجە 3 ساڵی ڕۆشت. ئێستا ئێمە لە ساڵی تازە یەکەم کاری دوای پێکەنانی حکوومەتی ئێستای عێراق بۆیمە گرینگە ئەو یاسانەی کە هەوڵ بدەین وە کولایەنە کوردیەکان هەمومان بەیەکەوە کار بکەین لەسەرەوەی قانونی نەوت و گاز دەربکرێ یان قانونی مەجلس الاتحاد دەربکرێ. ئەم قانونانە بە جدی گرینگن بۆ کورد بۆ کوردستان و بۆ فیدرالیەت و بابەتی موازنە یەکێکە لەو قانونە گرینگ و هەستیارانە و بە گرینگترین قانونیش دادەنرێت لە جیهاندا کە لە پەرلەمانەکانەوە دەردەچن. بۆیە دەبێ لەسەر ئەمەش ئێمە کۆک بین و هەوڵ بدەین کە بە ئاراستەی نادیار و بەلا ڕێدا نەبردرێت. خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست بەکار بوو و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش چاوەڕوانی جێبەجێکردنی بەڵێنەکانن لە سەر و هەمویانەوە چارەسەری یاسایی کێشەی موچە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بە پلانەوە کار بۆ چارەسەری ڕیشەی کێشەکان و گەرنتیکردنی ماف و شایستەدارەکانی هاوڵاتیانی هەرێم دەکات. چیانووری کەناڵی پەیام، بەغداد.